یەکێک لە هونەرمەندە هەرە دیار و نەخۆشەکانی نێو دنیای گۆرانی و موزیکی کوردی و نێو دنیای گۆرانی هەورامی هونەرمەندی گەورە مامۆستا عوسمان کێمنەیە. دیارە زۆرن ئەو کەسانەی کە هەوڵێن بەشێک لە بەرهەمەکانی ئەو ژیانی ئەو جارێکی تر بنووسنەوە. لە ئێستاە یەکێک لەو نووسەرانە بەڕێز هونەرمەند دارا هەورامیە، جارێکی ترکاری کردوتەوە لەسەر ژیانی هەم هونەری و ژیانی تایبەتی هونەرمەند عوسمان کێمنەی و لەژێر ناونیشانی کتێبی عوسمان کێمنەی و سیاچوانی هەورامان کتێبەکە بڵاوکرایەوە. ڕۆژ یەکێم مانگە لە کتێبخانەی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان بە ئامادەبوونی ژمارەی زۆر لە هونەرمەندان و نووسەرانی لەقی سلێمانی سەندیکای هونەرمەندانی کوردستان مەراسیمێک بۆ بڵاوکردنەوەی عوسمان کێمنەی و سیاچەمانی هەورامان لەلایەن نووسەر و هونەرمەند دارا هەورامی ڕێخست کە لە دووتێ 200 لاپەڕەدا گوزارێک بۆ خوێنەر دەکات بەنێو قۆناغەکانی ژیان و بەرهەمەکانی ئەو هونەرمەندەدا. کتێبی عوسمان کێمنەی و سیاچەمانی هەورامان کتێبێکە خۆی لە 232 پەڕە دەداوە لە 31 بەش پێگاتووە بە پێویستەوە. دیارە هەمووی پەیوەستە بە ژیان و بەرهەمی کاک عوسمان کێمنەی، چونکە عوسمان کێمنەی یەکەم کەس بووە کە توانیوێتی سیاچەمانە لە ساڵەکانی 54ەوە تا ساڵی 90 کە دەنگی کەوت بە باشی ئەو ئاواز و هونەرە بڕازێنێتەوە و پێشکەش بە جەماوەری بکە و ئاشنایەتی هونەر بە ناوچەکانی تری کوردستان بسازێنێت.